سلام على قوتابانی بەڕێز ئێوە شیکای ڕاهێنانەکانی بابەتی هاوڵکاری چەندی لە ڕاهێنان یەکەمەوە دەست پێ دەکەین. ڕاهێنان یەکەم دڵێ ئەم هاوڵکارانی خوار لە ڕسەدا بەکاربهێنە بە مەرزێک سییانیان ببنە تاوەکەری کاری تێپەڕ و سییانیان بنە تاوەکەری کاری تێنەپەڕ. تەماشاکە خاڵی یەکەم کۆڵی دارەکانی کۆڵێ هێنابوو. لێرەدا کۆڵێ چییە؟ کۆڵێ ئەوە بریتە لە هاوڵکار هاوڵکاری چەندیە تەبعاً هەروەها تاوەکەری کاری تێپەڕە هێنا هێنابوو هێنامان هێناتان هێنا کەواتە تێپەڕە. ئەو جارە فرە واتە زۆر باشە قوتابیەکان فرە دەخوێنن فرە بریتە لە هاوڵکاری چەندی هەروەها تاوەکەری کاری تێپەڕە. هەندێک گۆشتەکەم هەندێک برژاند برژاندمان برژاندان برژاندیان کەواتە کاریش تێپەڕە. هەندێک بریتە لە هاوڵکاری چەندی تاوەکەری کاری تێپەڕە. خاڵی چوارەم پیچێک واتە هەندێک بڵێن ئاوەکە پیچێک ڕژە کارێکی تێنەپەڕە ڕژامان ڕژاتان ڕژایان پیچێک وەسفی ڕژانەکەی کردێکەوە سەرەبێتە تاوەکەری کاری تێنەپەڕ هەروەها هاوڵکاری چەندیە. گەلێک بە شارەکەدا گەڕا کەواتە گەڕاتان گەڕان کاریش تێنەپەڕە دەڵێن گەلێک تاوەکەری کاری تێنەپەڕە. کەم میوانەکان کەم دانیشتن کەم وەسفی دانیشتنەکەی کردیە کەواتە کەم دەبێتە هاوڵکاری چەندی هەروەها تاوەکەری کاری تێنەپەڕە. ڕاهێنانی دووەم لە ڕستەی بڵێن شێعری زۆر لەبەر کردووە. هی دوای شێعر چییە؟ تەماشا ئەویە چییە؟ وەرە بڵێنی لادا من دانێ دەڵێ من شعرم زۆر لەبەر کردووە یەکە گۆڕا لە بۆ سی یەکە گۆڕا لە بۆ میم کەواتە سەڵەست ئەویە جێناوی کاوە لۆ بکەرەکەی دەگەڕێتەوە. باشە کات دەڵێن هی جێناوی کاوە بۆ کە سێمیتە بۆ بکەر دەگەڕێتەوە بۆ ڕێگەی میزانە زۆر میمە. خاڵی دووهەم هاوڵکار ڕستەکە دەربهێنا بەڵێ شعری زۆر لەبەر کردووە زۆر هاوڵکاری چەندێک تاوەکەری کارە. خاڵی شتر کامە وشە بەرکار ڕستەکەیە شعر بەرکاری ڕستەیە شعر واتە هۆنراوە. خاڵی چوارەم کاری لەبەر کردو بە چەند زۆرە هاوڵکاری تر تەواو دەکرێت. واتە ئەمە دەتوانین چەند هاوڵکاری تر لە ڕستێ بەکاربهێنین تەوان چار هاوڵکاری تر دەتوانین بەکاربهێنین. دەڵێن دەڵێن ئەمڕۆ بەڵێن شعری لەبەر کردووە توانیمە بە هاوڵکاری کاتی ڕستەکە کارەکەی تەواو بکەین. ئەو جارە دەڵێن بەڵێن شعری بە جوانی لەبەر کردووە بە جوانی هاوڵکاری سۆنیەتیە تەواوکەری کارە. ئەو جارە دەڵێن بەڵێن لە ماڵەوە شعری لەبەر کردووە لە ماڵەوە شوێنە کاتە هاوڵکاری شوێنیە بۆتە تەواوکەری کاری تەواو. ئەو جارە دەڵێن بەڵێن دێر شعری لەبەر کردووە دووزار دێر یەکوسە دەوێتە هاوڵکاری ڕێخستن و تەواوکەری کاری تێپەڕ. ڕاهێنانی سێەم ئەم هاوڵکارانە لە ڕستەدا بەکاربهێنن جۆرەکانیان پیشان بدەن. هەمیشە گەلێ بە خێرایی پێدار تاو لە ناوەڕاست دەڵێ ئەم هاوڵکار لە ڕستە بەکاربهێنن پاشنە بڵێ کە ئاتی زۆرە هاوڵکارێکە هەمیشە هاوڵکاری کاتیە دەڵێن قوتابی زیرەک هەمیشە سەر دەکەوێت. ئەو جارە گەلێک هاوڵکاری چەندیە دەڵێن کورد گەلێک ستەمی لێکراوە ئەو گەلێکە هاوڵکاری چەندیە. بە خێرایی هاوڵکاری چۆنیەتی دەڵێن یاریزانەکە بە خێرایی دەجوڵایە یاخود بە خێرایی دەڕۆیش بە خێرایی ڕای دەکرێت ئەو بە خێرایی دەبێتە هاوڵکاری چۆنیەتی. پێرار هاوڵکاری کاتیە دەڵێن پێرار چوو بۆ سلێمانی. تاو دووجار وشە دووبارە بیتەوە هاوڵکاری ڕێخستنە دەڵێن باران تاو دەبارێت باران تاو دەبارێت. لە ناوەڕاست
لە ناوەڕاست هاوڵکاری شوێنیە دەڵێن منداڵەکە لە ناوەڕاستی ژوورەکە دانیشت بوو. لە ناوەڕاستی ژوورەکە دەبێتە چی؟ دەبێتە هاوڵکاری شوێنی هەروە تەواوکەری کاری تێنەپەڕا. لە مەزەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردندان درراوە کە هەمان پرسیارانێک مامۆستا لە تاقیکردنەوەکان پرسیار دەهێنێتەوە. لێرەدا هاتینە کۆتایی شیکەی ڕێهێنانەکانی بابەتی هاوڵکاری چەندی تا ڕێکۆردێکی تر و وانێشتر هەرشاد سەرباز بن. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.